الفائزين في تلك الانتخابات إن شاء الله خلال اليومين لە القادمين. ماوەی دوو ڕۆژی داهاتوودا پرۆسەی ڕاگەاندنی ئەنجامە سەرەتایی کان و کۆتاییەکان تەواو دەکەین و ئەنجومەنی کۆمیسیاران پەسەندی دەکەن و ئەو کات دەکرێت هەر کەسێک یاخود هەر لیستێکی هەڵبژاردن تانە ئاڕاستەی دەستەی دادوەری هەڵبژاردنەکان بکەن بۆ دەستکردن بە جێبەجێکردنی بڕیاری ئەنجومەنی کۆمیسیۆن سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان. هەروەها دەمەوێت چەند پرسێک ڕوون بکەمەوە کە پەیوەندیدارن بە ڕێژەی ئەو ئەنجامانی هەڵبژاردن کە بڵاو کراونەتەوە. ئێمە ڕێژەی بازرگاکان پارێزگاکان جیاوازن، هەندێک پارێزگا لە ١٩٠ هەندێک پارێزگا لە ١٩٥ هەندێک پارێزگای تر زیاترن و لە ١٩٧ ئەوەی ماوەتەوە لە پارێزگاکانی تر و کە لە ژێر وربینیکردنتان و بە بەرچاوی چاودێرانی پارتە سیاسیەکانەوە لە پێشانگای نێودەوڵەتی بەغداد و کەناڵەکانی ڕاگەیاندە دیش دەتوانن ڕوو بکەنە بنکەیت وربینیکردن لە پێشانگای نێودەوڵەتی بەغدا بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگادار بن لە واقعی وربینیکردن لە ویزگانە کە زیاتر لە 2000 وێزگەن و دابەش بوون بەسەر هەموو پارێزگاکانی عێراقدا و هەندێک لە پرسەکان پەیوەندیان بە خراپ بەکارهێنانەوە هەبووە، هەندێکیشان بەهۆی کەمی شارەزایی ئەو فەرمانبەرەوە هەبووە کە ئەنجامی هێنا لە ویزگەکانی ڕەوانەی بنکەی داتاکان کردو دوای ئەوەی کە زیاد لە دواتر زیاد لە 2000 سنووق هێنراون بۆ وربینیکردن لە ئێستادا سەرقاڵی وربینیکردنین بۆ ئەوەی دووبارە ئەنجامەکان ڕەوانە بکەین و ئەوەش بە ئامادەبوونی چاودێرانی قەوارە سیاسیەکان. سەبارەت بە پارێزگای کەرکووکیش، پارێزگای کەرکووک ئەنجامەکانیمان ڕاگەیان کە نزیکەی لە 90 بوو، ئەوەی کەماوەتەوە کە نزیکەی 186 وێزگەیە و ئەنجامەکانیان ڕەوانە نەکراون. 36 وێزگیان لە هی شارۆچکەی داق و قەس. ئەوەی کە گرنگە لە پرسەکەی کەرکووکدا ئەوەیە زۆرێک یا ژمارەیەک لە فەرمانبەرانی کۆمیسیۆن هەڕەشەی کوشتنیان لێکراوە لەلایەن کۆمەڵە لایەنێکی سیاسی دیاریکراوەوە کە ناوەکانیان نازانین بە دیاریکراوی، فشاریان لێکردوون یاخود فشاریان کردوتە سەر نووسینگەی کۆمیسیۆن هەڵبژاردنەکان لە کەرکووک. ئێستا بەڕێوەبەر و یاریدەدەر لەوێن و ژمارەی فەرمانبەرانمان ڕەوانە کرد بۆ ئەوێ و ڕێگەیان پێ نەدرا کارەکانیان ئەنجام بدەن کە تایبەتە بە وربینیکردن یاخۆت هێنانەوەی ژمارەیەک لە سنووقەکان کە سکاڵایان لەسەر لەلایەن چەند قەوارەیەکی سیاسی دیاریکراوە. ئێمە لەو بارەیەوە داوا لە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین بۆ پێی کە سەرۆکی هێزە چەکدارەکانە پارێزگاری تەواو دابین بکات بۆ دامەزراوەی هەڵبژاردنەکان و فەرمانبەرەکانی ئەو دامەزراوەیە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران کە هەندێکیان هەڕەشیان لێکراوە لەلایەن چەند قەوارەیەکەوە کە نازانین کێن بە مەبەستی فشارخستنە سەر ئەنجومەنی کۆمیسیاران و گرتنەبەری ئاڕاستەیەکی دیاریکراو. ئێمە لە ئێستادا فەرمانبەرەکانمان و وەکو دەست بەسەرکراوی یاخود وەکو بارمتە وان لە هۆڵەکانی هەڵبژاردنەکانی کەرکووک و داقوق چەند لایەنێکی سیاسی هەن کە ئەوانێک و بارمتە گرتووە و چەند چەکدارێکە هەن کە دەوری عەمبار یاخۆت و ناوەندی دەگدانی داقۆقیان داوە و داوا لە دەستگا ئەمنیەکان دەکەین کاری سەرشانی خۆیان ئەنجام بدەن و ژیانی فەرمانبەرانی کۆمیسیۆنەکە بپارێزن. سەبارەت بە دکتۆر سەعید کاکەی، ئەو پیاوە چەند ڕۆژێکە هەڕەشەی لە دەکرێت لەلایەن لایەنێکی سیاسی دیاریکراوە بۆ ئەوەی ئاڕاستەیەکی دیاریکراوە بگرێتە بەر. ئەو پیاوە داوای لە ئێمە کرد کە داواکەی
لێ وەربگرین و ئێمە ئەندامانی کۆمیسیۆن سوێندمان خواردووە کە پرۆسی هەڵبژاردن بپارێزین و یەک مەودامان لەگەڵ هەمووان هەبێت ئەنجومەنی کۆمیسیاران تێڕوانینەیەکی دیاریکراوی هەوەیە و هەر شتێکە لە بەرژەوەندی گشتیدا بێت بۆ پرۆسی هەڵبژاردن یاخود بۆ دامزرایی کۆمیسیۆن دەمێت هەمووان دڵنیا بکەمەوە کە کۆمیسیۆن تاکو ئێستا کۆنتترۆلی بارودۆخەکە دەکاتە وێڕای هەموو ئەو فشارانەی کە لە سەرەتی و سوورین لەسەر ئەوەی کە کارەکە هەرچەندێکی شتێ بچێت ئەگەر ژیانیشمانی تیا بچێت ئەوە سوورین لەسەر جێبەجێکردنی پرۆسی هەڵبژاردن و پێشخستنی پرۆسی سیاسی لە عێراق هەمووان دڵنیا دەکەمەوە کە ئەنجامی کۆتایی لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا ڕادەگەێنرێت. زۆر سوپاس. چەند پارتێکی سیاسی هەند بانگەشەی ئەوە دەکەن کە ئەو ئامێرانە هاکراون ئەو ئامێرانە ئەوەندە خراپن کە بکرێت هاک بکرێن نەخێر بە هیچ شێوەیە کە ئەو سیستەمە ئەلکترۆنیە ڕێگەی لە هەموو ئەو کەسانە گرتووە کە دایانەوێت دەست وەربدەن یاخود کاریگەری بکەنە سەر ئیرادی کەسی دەنگدەر و بۆ گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن ئامێرەکە ئامێرێکی زۆر پێشکەوتووە ئەو پارێزگانی ئەنجامەکانیان ڕەوانە کردووە و ئەنجامەکان بەراورد کراون لەگەڵ ئەوەی کە هەن لەو شیتە یا لەگەڵ ئەو پەڕاوەی کە لە ویزگەکە هەن تەنیا پارتگای کەرکک نەبێ ئەوەش لەبەر ئەو هۆی کە ڕامگەیان سیستەم ئەلکترۆنیەکە سیستەمێکی زۆر باش و پێشکەوتووە و ئەگەر چەند شتەیەکی تەکنیکی بچووک و ور نەبووایەوە ئەگەر چەند کارێکی ناڕەحەتکردن دەبێت کە ئاڕاستەی فەرمانبەرانی کۆمیسیۆن کرا لە کەرکک ئەوە دەتوانم بڵێم ئەنجامەکان پێش ئەم ڕۆژ ڕادەگەێنران. سەبارەت بە خراپ بەکارهێنانی ئەو ئامێرانەی کە بەکارهێنرێت بە تایبەت لەلایەن فەرمانبەرانی کۆمیسیۆنەکە لەلایەن خۆتانەوە دامەزراون ئێوە ماوەیەک پێش هەڵبژاردنەکان فەرمانبەرەکانتان ڕاهێناوە کەواتە گرفتەکە لەکوێیە کێشەکە لەکوێدایە ئایا کێشەکە لە ئامادەیی فەرمانبەراندایە چیە؟ ئەوەی وتت ڕاستە بابەتەکە ئەوەیە ئێمە ژمارەی تەواوی فەرمانبەرانمان لە بەردەستان نەبوو پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکان بۆ ناوەندەکان بەتایبەت لە هەندێک ویزگە بنکەوەش بەهۆی بارودۆخی ئەمنیە و ئێمە کەم و کوڕیمان هەبوو لە تەواوکردنی ژمارەی تای فەرمانبەراندا بۆیە ئەوەش جۆرە لاوازیەکی دروست کرد لە فەرمانبەرانیان کە بەهۆی کەمی ماوەی ڕاهێنان و مەشق پێکردنەوە بوو بۆیە لێرەدا گرفتێک یاخود کێشەیەکە هەبوو لە پرۆسەی ڕەوانەکردن چکە ژمارەی فەرمانبەرەکان زۆر دیاریکرا و سنووردار بوو. کەواتە چی دەڵێن سەبارەت بەو هەزاران هاوڵاتیانەی خەڵکی مووسڵ کە نایانتوانی دەنگ بدەن و بەشداری بکەن لەگەڵ دەرکەوتنی ناوەکانیان لە ناوچەیەکی زۆر دوور لە شوێن نیشتەجی بوونیانە. پارێزگای مووسڵ تایبەتمەندیەکی زۆری هەیە. کۆمیسیۆن هەموو توانایەکی خستۆتە بەردەست بوو ئەوەی کە دەنگدەرانی پارێزگای کەرکک یاخود مووسڵ بتوان دەنگ بدەن ئەوە چارەسەر کراوە لە ڕێگای وێزگای یاخۆت بنکەکانی جوڵەی دیموگرافیەوە بۆ ئەوەی کە بتوانن دانیشتوانی باڵی چەپ یاخبەری چەپ بتوان لە باری ڕست دەنگ بدەن ئەو شتەش حاڵەتێکی باوە بە تایبەتی لە پارێزگای نینەوە. هەندێک لە ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیاران لە کۆنفرانسێک دەڕایگەیان کە ئەنجامەکانیم هەڵبژاردنە پوچەڵە ئێوە وەڵامتان چییە بۆ ئەو لێدوانانە و کە زیاد لە چەکەناڵێکی ڕاگەیاندن بڵاویان کردەوە لەو بڕایدام ئەو وای نەوتوە ئەو قسەی ڕاست و دروست نیە ئەو تەنیا داوای کرد کە ڕێژەی لە 125 سنوورخانی دەگدان دووبارە هەژمار بکرێن و جیا بکرێن و ئێمە تێ دەکەین لەو فشارەی کە کراوەتە سەر ئەندامی کۆمیسیۆن بەڕێ سایت کاکایی لەلایەنێکی سیاسی دیاریکراوە ئێمە زانیاری تاومە لە بەردەستدا بەڵام بۆ ئەوەی دامەزراوی هەڵبژاردن تێوە نەک لێ لەو جۆرە ململانی سیاسیانەوە
بەشێکی زۆر لەو زانیاریانە و لای خۆمان دەهێڵینەوە کە دواتر ڕادستی سەرۆکوەزیرانی دەکەین بۆ پێی سەرۆکی گشتی هێزە چەکدارەکانە هەروەها پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی کە ڕێوشێنی پێویست بگرنە بەر. ئەو لایەنەیەکی ناسراوە ئێمە ناڵین پاساوی هەیە بەڵام دەبوو سعید کاکەیی سربەخۆیی خۆی و سربەخۆی کۆمیسیۆنی باڵا بپارێزێت و کار لەسەر تێڕەنتایبەتەکانی خۆی نەکات کۆمیسیۆن یاسا جێبەجێ دەکاتە بەرامبەر ئەندامی کۆمیسیاران ئەوەش بە پێی یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ژمارە 11 ساڵی 2007. کۆمیسیۆنی باڵای مافەکانی مراب ڕایگەیاند کە پێشێلکاری هەیە و کە دەگەنە ئاستی تاوانی هەڵبژاردن و بەهۆی دەستێوەردانی ڕاستەوخۆ ئێمە سەبارەت بەڵبژاردنەکان هەڵبژاردنەکان چاودێرای نێودەوڵەتی چاودێرانی ناخۆش ئامادە بوون ئەگەر لایەنێک هەبێت یا خودێخراوێک هەبێت بە چاودێریکردن هەڵبژاردنەکان ئەوە بەپێی یاسا سنووری مامەڵەکردنی لەگەڵ ئەو پێشەکاریانەدا دیاری کراوە لە ڕێگەی پێشکەشکردنی راپۆرتێکەوە بەڵام سەبارەت بە نوێنەری قەوارە سیاسیەکانەوە دەتوانن سکاڵا بەرز بکەنەوە بەرامبەر هەر پێشەکارێک لەو پێشێلکاریانەی کە هەنوو لە بڕوایدانکەەوە پێشەکاریە و کۆمیسیۆنیشە بڕوایەتدایە کە بەشێکی زۆر لەو سکاڵایانەی چارەسەر کردووە و پۆلەنیکردن و ڕێوشوێنی گونجاو و لەباری گرتۆتە بەر بۆ هەر سکاڵایەک بەجیا. پامنێری NRT هەندێک لە حیزبە سیاسیەکان داوا لە کۆمیسیۆن دەکەن کە دووبارە پرۆسی هەژمارکردن و جاکردن جان بدرێتەوە ئەم چ میکانیزمێکتان هەیە؟ بەڵێ ئێمە وەک دامەزراوە بە پێی یاسا و ڕێوشێن یاسایەکان کار دەکەن یاسای هەڵبژاردنەکان کۆمیسیۆنی ناچار کردووە کە کاری هەژمارکردن و جاکردنەوە ئەنجامدا لە ڕێگەی و ئامێرە ئەلکترۆنیانەوەی کە بەکارمان هێناون ئێمە تاکو ئێستاش پێمان وانییە کە پێویست دەکات کۆمیسیۆن دووبارە ئەنجامەکان هەڵبژاردن بەدەست هەژمار بکات و جا بکاتەوە و چونکە ئەوە کێشەیەکی نوێمان بۆ دروست دەکات و پرۆسەی ڕاگەاندی ئەنجامەکان پاک دەخات و ڕنگدانەوەیەکی نەرینی دەبێت بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان و پرۆسەی سیاسی ئەوەی کە ئێستا هەیە 2000 وێزگەی دەنگدانە لە پێشەنگەی دڵی بەغداد دەتوانن بچن و بەچاوی خۆتان پرۆسەی هاوتاکردنی ئەنجامی سەر پەڕاوەکە و ئەوەی لە ناو سنووقی دەنگدانەکەدا هەیە بکەن و دەتوان خۆتان ببینن کە چۆن چاودێرەکان ئیمزا دەکەن و نایخۆیان دەنووسێنن چونکە کاری هاوشێوە کردنەکە لە ئێستادا بەدەست هاتووە بۆ ژمارەیەکی زۆر لە وێزگەکان کە زیاتر لە 2000 وێزگە و سندوق و خۆشتان دەتوانن بچن سەردانی پێشانگەی دڵی بەغدا بکەن بۆ یەکە نزیکەوە ئەو ڕاستیە بەچای خۆتان ببین لەبەرەوە ئەنجومەنی کۆمیسیاران پەیوانیە کە هیچ پێویستێک لە ئارەدا هەیە بۆ دووبارە ئەنجامدانەوەی کاری هەژمارکردن و جاکردنەوەی دەنگەکان بەدەست. زۆر سپاس.